بینی شەفافێت و لێپرسینەوە کە لە زیاتر لە 50 ڕێکخرا و کۆمەڵی مەدەنی و سندیکاکان و لەگەڵ کەسایەتی سیاسی و کەسایەتی اجتیماعی و کەسایەتی حکومی فەرمانبەرانی حکومی پێگاتووە کۆمەڵی ئامانجی خۆی دیاری کردووە لە کۆبوونەوەی گشتیدا یەک لە ئامانجەکانیەوەیە پێشکەشکردنی یاداشتێک بە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە لە ماوەی ڕۆژی ڕابردووە ئەو یاداشتا ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کراوە لە ڕێگەی نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان. پاشان یەک لە ئامانجەکانی تری ئەوەیە لیژنەیەکی پێکهێنا بۆ سەردانی وەفدی باڵای هەموو حیزبەکان بە مەبەستی ئەوەی کە بگەڕێنەوە بۆ مێزی گفتوگۆ و ڕێزگرتن لە سەروەری یاسا و چارەسەرکردنی کێشەکان لە ڕێی یاسا و دیموکراسیەوە و کۆبوونەوەکانیش بە شێوەی لووتکە و لە ئاستی یەکەمی حیزبەکان هەبێ. دوو لیژنەیەک پێک بێ بۆ کۆکردنەوەی واژۆکردن لە ناو جەماوەر و خەڵکدا بە شێوەیەکی گشتی هەم بۆ چاکسازی هەم بۆ پێدانی موچە لە بە خەڵک و بە فەرمانبەران و کارمەندان لە کاتی خۆیدا. سێم شت لیژنەیەکی تر پێک هات بۆ ڕاهێنانی کادیرانی ڕێکخراوەکان بە مەبەستی ئەوەی کە چۆن چارەسەری ناکۆچەکان لە نێو کۆمەلگایە بگرێ بە شێوەیەکی زانستی و لە هەمان کاتیشا یەکەمین دەستپێکی چالاکیەکانمان ئەوە بوو کە ئەمڕۆ ڕۆشتین پشتیوانیمان کرد لە خۆپیشاندانی مامۆسایی ناڕازی و ئەو بەیاننامەی کە لە پێشتردا ئاماژەی پێدرا ئەو خاڵانە بوو کە کەمپینی شەفافیت و لێپرسینەوە خستی ڕوو و خاڵە سەرێکی. بەڵێ بەڕێزانەوەی بینیمان کۆنگرەی